بانگێشتی پەرلەمانی کوردستانەکەین بۆ گفتوگۆ و لێپرسینەوە و پرساندن چونکە ئەم کابینەی لووتکە فراوانە قەرار بوو چاکسازی بکات بەڵام تاوەکو ئەم ساتەی کە ئێمە من و تۆ گفتوگۆکەین لە سەر ئەرزی واقع هیچ چاکسازیەکی ئەو تۆ نەکراوە کە جێگەی دەستخۆشی بێت. بەڵێ کاک عەلی ئەمە جاری یەکەم نییە کە ئێوە بانگێشتی وەزیری سامانە سروشتیەکانەکەن، چەند جارێکی تر بانگێشتان کردەوە و لە دوای بینین زۆرێک لە پەرلەمانتارەکان قسەیان بۆ وتن نییە. بەڵێ دیارە ئەم جارە جیاوازە. من وەکو خۆم کۆمەڵێک پرسیار کۆمەڵێک مەلەفی هەستیارم بە پرسیاریش ئاراستە کردووە، ئەوان بنووسین پێویستە لە ماوەیەکی دیاری کراوە کە لە پێڕەوی ناوخوا دیاری کراوە 15 ڕۆژە وەڵامم دەنەوە. ئەگەر وەڵامەکە مقنع نەبوو بۆم لە قاعەی پەرلەمانە گفتوگۆکەین، دوای ئەو گفتوگۆ کە ئەگەر قەنەعەتم پێ نەگەشت کە من بۆ بەشێکیان قەنەعەت نایەنم چونکە دیکۆمنتم لە بەردەمایە داواکەم کە سەحبی سیقە لەم وەزیرە بکرێتەوە و ئەمە هیچ تەعەسوبێکی حزبی و سیاسیتیان نییە. من هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی برادرانی پارتی دڵنیاکەمەوە ئەو بەڵگەنامانەی کە من لەسەر وەزیری سامانە سروشتیەکان هەمە لەسەر وەزیری داراییشەم بێ سەحبی سیقە لەویشەکەمەوە. بۆیە خراپ بەکارهێنانی دەسەڵاتە کێشەی ملیارها دۆلارە کێشەی ملیارها دۆلارە لە ئەزمەی کارەباوە بۆ ئەزمەی مالی گەورە، ینی کۆمەڵە کەیسی زۆرمان حاصل کردووە. بۆیە من دڵنیام ئەم جارە کە بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان بێتە پەرلەمان، ئێمە بەکاری پەرلەمانی خۆمان هەڵەسین بۆ ئەوەی کە بۆ ئەو کەیسانەی کە هەمانە و دیکۆمنتمان لەسەری هەیە داوای وەڵامەکەین. هیوادارین وەڵامەکان مقنع بێت، بەڵام من وەکو خۆم پێم وانە چونکە بەشێکیان بەڵگەنامەی خراپ بەکارهێنانی دەسەڵاتە. بەڵێ داوای سەحبی سیقەی لێ یەکەم من. بەڵێ کاک عەلی لە پێشترا باسان لەوە کردو کە ئێوە باوەڕتان بە ژمارە و قسەکانی وەزیری سامانە سروشتیەکان نییە، کەواتە بۆچی بانگێشتیەکەن؟ ئەمە کاکە چیە عورفێکی قانونە، ئەمە عەفو ببوورە عورف نییە، ئەمە قانونە پێڕەوی ناوخۆیە. من کە ئەمەوێ سەحبی سیقە لە وەزیرێک بکەم پرسیاری ئاراستەیەکەم بۆ من ئەو پرسیانەی کە کردومە تایسە بڵاوم نەکردوێتەوە دیکۆمنتە هەموو دیکۆمنتم ئامادە کردووە کە چۆن زەرەری 100 ملیۆن دۆلاری لە وڵاتە داوە لە خراپ بەکارهێنانی دەسەڵات لە قۆرەخکاری لە گەندەڵی لە سنووری ئەم وەزارەتە بووە تا ئەم ساتێک کە من و جەناب و گفتوگۆکەین لە سنووری هەولێر و دەوروبەری لای سەرگەڕان و عەنزالە مەسوول نەوتە دزیە بەم شەوە نار بڵێن دزی نەوتی کە خەڵک پارەینی ئەوان بەم شەوە نەوتە دزن لە بازاڕە ئەیفرۆشن بە پارەیەک و ئەیخەنە باخەڵەیە کە خەڵک نیانی چۆن ئێمە ئەتوانین چاوپۆشی بکەین دەمە بە هیچ شێوەیەک چاوپۆشی لەمە ناکەین و لە دەیان کەیسی تریش. بۆیە ینی عورفەکە وایە بێتەوە پرسیارکەی وەڵام بۆیەتەوە وەڵامەکان مقنع نین بە پێی پێڕەوی ناوخۆ داواکەی بێتە پەرلەمان بۆ بابەتی پرساندن. واتە بانگێشتی ئەم جارەی وەزیری سامانە سروشتیەکان بۆ وەرگرتنەوەی وەک جارانی پێشوونیە بۆ مەبەستی پرساندنە. پرسانەکە ئەوەیە هەمانە و پرسیانەتەوە لەوێ ڕوون یەکەیتەوە بە بەرچاوی پەرلەمانتارەکانەوە ئەڵێ ئەمە کەیسەکانی من ئەوە دیکۆمنتەکەت فەرموو وەزیر وەڵامەکەت ئەگەر قەناعەتی بە تۆ پەرلەمانتارەکە کرد ئەمە جەلسەکە کۆتایی پێت، ئەگەر قەناعەتی نەکرد ئەڵێ هاوڕێیانی پەرلەمانتار ئەمە بەڵگەکانە ئەمە پارەی خەڵک پارەی مناڵی فەقیر ئەم کێشەی موچە کێشەی کارەبا ئەزمە کە خەڵک بەهۆیەوە کۆچەکە وڵات ڕوو لە خراپبوونەچێەوە لە ئایندا بەرەو خراپترە بۆی ویژدانتان بێتە حەکەم با سەحبی سیقە لەم وەزیرە بکەینەوە. ئێتر ئەو کاتە ئەمێنێتەوە ویژدانی پەرلەمانتارەکە. بەڵام کاک عەلی پێویستان بە 74 پەرلەمانتار هەیە بۆ لێسەندنەوەی متمانە لە وەزیرێک، دەتوانن ئەمە بەدەست بێنن؟ ئەمە کاکچی ئامێنێتەوە ویژدانی پەرلەمانتارەکان. ڕاستە ئەوەی جەنابڵەی بە پێی ئەو پێڕەوە ناوخۆی کە ئێستا لە کارایە، بەڵام ئەمە ئەمێنێتەوە ویژدانی پەرلەمانتارەکان. ئەگەر ئێمە بە بەڵگەوە لە ناو قاعەی پەرلەمانە کۆمەڵێک شتمان سەلمان کە پەیوەندی بە خراپ بەکارهێنانی دەسەڵات و ئەم وەزیرەوە هەیە، من پێم وانییە پەرلەمانتارەکانی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی یەکگرتو و کۆمەڵ هەر لایەنێکی دیکەش دیفاعی لێ بکەن چونکە ئەو ئەزمەی کە دروست بووە کات فەرمانبەران و لایەنگرانی پارتیش زەرمەند بوو پێ و بۆ حزبەکەی خۆیان خراپە. ئێستا تێگەشتن هەیە لای خەڵک تێ ئەگا من ئەگەر وەزیری دارایی پێشمەرگە خراپ دەسەڵات بەکاربهێنێت من دیفاعی لێ بکەم سبەینێ دەنگدەرەکەی باجی بزوتنەوەی گۆڕانە داواتە ئەگەر من سەحب لەم سیقە لەم وەزیرە نەکەمەوە ئەوە من خراپ
دڵسۆزی حزبەکەی خۆشم نەبووم بۆیە مادەم ئێمە ئێستا لە چوارچێوەی پرۆسەیەکی دیموکراسی و 4 ساڵ جارێ انتخاباتین من پێم وایە هیچ کەسێک جورئەتی ئەوە ناکات دیفاع لە گەندەڵی و کەم و کورتی و خراپ بەکارهێنانی دەسەڵات هیچ کەسێکی تریشکە و لێرەوە تکاکەم ئەمە بەلایانی حزبیان نەبرێت من لە ئایندا ئەیبین ئەم ئیجراعاتانەی کە ئەیکەین دیکۆمنتمان دەستکەویان نەخێر با برادەرێکی پارتی وەزیری دارایی بانگێشتی پەرلەمان کات دیکۆمنتی خراپ بەکارهێنانی دەسەڵاتی ئەبێت وەزیری پێشمەرگە وەزیری ئەوقاف هەر وەزێرێکی لەگەڵ یا دەستم بەرز نەکردو بۆ ئەوەی سەحبی سیقیان لێ بکرێتەوە ئەو کاتە ئەتوانن چیمان پێ ئەڵێن پێمان بڵێن بەڵام بۆیە بۆ ئەوەی ئایندەی ئەم وڵاتە بەرەو خراپتر نەڕوا بەجددی بەجددی هەندێ وەزیرێ بێ سەحبی سقی لێ بکرێتەوە چەندین مدیر عام بریکاری وەزیرێ ئەبێ ببرێنە دادگا. کاگالی وەزیری سامانە سروشتەکان لە بەرنامەی تاوتوێ نارتیدا باسی لەوە کردوتی لە داهاتووە دەزانم من چیم کردووە. ئێمە احترامی توانە علمیەکەی وەزیری سامانە سروشتیەکانە گرین لە ڕووی علمیوە کابرایە کە توانە و ئیمکانێتێکی بەهێزی هەیە و ئەمەش بۆ ئێمە گرنگە کۆمەڵێک کۆمپانیای گەورە هاتوون لە وڵاتە ئیشەکەن ئەمانە گرنگن بەڵام ئایا بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە کە لە ئایندا هەموویە خەینە ڕوو 6 ساڵە زەرەری 15 بۆ 18 میلیارد دلار لە خەڵکی کوردستان دراوە بەهۆی ئەوەی کاگالی تۆ باس لەوەکەی کە وەزیری سامانە سروشتەکان بەڵێ کاکالی تۆ باس لەوە کرد کە وەزیری سامانە سروشتەکان کەسێکی بەتوانایە پرسیارەکەەوە ئایا کێشەکە لە وەزیردایە یا سیستمی سیاسی هەرێمی کوردستان بەڵێ کێشەکە لەوە بەشێکی زۆری کێشەکە لە وەزیرە جاخۆ من وەزیرێکم ئەگەر ئیشم پێەکەن ئیشەکە خراپە نایکەم استیقالەیەکەم کە کردم تۆ مەسئولی لی کاکچیان بەس حەزەکەم بەس ئەم مەقطع بەس ئەمە بەسە بۆ ئەوەی سەحبی سیقە لەم وەزیرە و هەر وەزیرێکتر بێ بکرێتەوە 6 ساڵ پێش ئێستا ئەیانتوانی ئیشپێکردنی مەحەطاتی کارەبا هەولێر و سلێمانی بکەن بە گازی سروشتی بەمە هەموو ساڵێ 2 ملیار و 500 میلیۆن دلار کە ئەدرێ بە گازوایل چەند کۆمپانیایەکی حزبی لێی مستەفیدن ساڵانە 100 میلیۆن دلار دەسەکە و ئەگەڕاوە بۆ خەزیێنەی دەوڵەت نزیکەی 16 میلیارد دلار ئەگەڕاوە بۆ خەزیێنەی دەوڵەت لە بەرامبەر ئەما کێشەی کارەباش حەلە بوو کێشەی کارەباش نێما لەبەر کۆمەڵێک هۆکار کە لە ئایندا بە وردی ئەیخەینە ڕوو یعنی ئەمە ئەزمە دروست کرا ئەمە بەسە بۆ ئەوەی جگە لەوەی کە خراپ بەکارهێنانی دەسەڵاتی خۆی بۆ کەسی نزیکی خۆی ئێمە دیکۆمنتمان لە بەرامبەر ئەمە هەیە جگە لەوەی کە ئێستا نەوت بە قاچاخە ڕوا پارەی نەوت دیار نییە ئۆپۆسیۆنیش بوون هەمان کاگەل ئێوە کە ئۆپۆسیۆنیش بوون هەمان قسەتانە بوو و هەمان ئەم ئاماروداتانی کە باسیەکەیت باستان کرده بوو بۆ کاتێکە با بڵێن کابینەی بنکە فراوان لە نێوان لایەنەکان پێکات بۆ ڕازی بوون کە ئەم وەزیرە دابنرێتەوە بەڵێ بەداخەوە هەڵەیەک بوو تێپەڕی من وەکو خۆم 1000 جار داوای لێبوردنەکەم لە خەڵکی کوردستان کە یەک بووم لەمانەی دەنگمدا بەم وەزیرەی ئێستا بەڵام ئەو کاتێمە لەسەر ئەجێندایەک ڕێکەوتین کە بڕیار بوو چاکساسی بکرێت کۆمەڵێک موەسساتی گەورەی نەوتی لە بواری دۆزینەوە بەرەمهێنانی نەوتە لە بواری فرۆشتن و بە بازاڕکردنی نەوتە لە سندوقی داهاتی نەوت کە پاش هەوڵێکی زۆر لە پەرلەمان قانونەکەیمان دەرکرد جێبەجێکرا قەرار بوو ئەمانە دروستکەین بەڵام بەداخەوە قەرارەکە جێبەجێ نەکرا کاکە چیا لە هەموو دنیا من زۆر پرسیارم کردووە لە هیچ کوێی دنیا نییە کەسێک گرێبەستی نەوتی بکات هەرم کەسە خۆی بەرپرس بێ لە پاڵاوتنی نەوت هەرم کەسە نەوتی ڕەش بگۆڕێتەوە بە گازوایل و نەوتی خاو لە ناوخوا هەرم کەسە پارەی پرۆژەکان وەرگرێ و ڕەوانەی دەرەوە بکە پارەی پرۆژەکان وەرگرێ و ڕەوانەی دەرەوەکە هەرم کەسە لەگەڵ کۆمپانیای نەوتیان ڕێ بکەوێت خۆی نەوت بفرۆشێ کەس نەزانێت چۆن فرۆشتوێت هیچ وەزیرێک مافی هەیە بەتەنها بتوانێت ئەم هەموو ڕێکەوتنە ئەنجامدا کاگالی بەڵێ ئەم وەزارەتە و ئەم وەزیرە خۆی کردوێتی ئەمە لە دنیا بە موەسسات ڕێکخراوە ئەبووە ئێمە کۆمپانیایەکمان هەبووە بۆ دۆزینەوە بەرەمێنانی نەوت سەرپێشتی پرۆسەی دۆزینەوە بەرەمێنانی بکردایە کۆمپانیایەکمان هەبووە بۆ پاڵاوتن و پاشکۆکانی نەوت سەرپێشتی بکردایە کۆمپانیای کۆمۆمان هەبووە بۆ فرۆشتنی نەوت سەرپێشتی کردایە سندوقی داهاتی نەوتمان هەبووە پارەکەی بگەڕاندایەتەوە ئەمە بە قانونێک لە 2007 تا دەرچووە کە ئەم وەزیرە خۆی ڕۆڵی هەبووە لە نووسینی ئەو قانونە لە 2007 باسم کرد بووە دروستکار نەکرا بەڵام گەر بە کورتی وەڵام بیتەوە لەم کاتی ئێستەی کارێمی کوردستان لایەنەکان لە قەیران پێکەوە لە قەیراندا نەیانتوان لەسەر کێشەی سەرۆکاتیرێم ڕێک بکەون پێتوانیە دەستبردن بۆ بابەتێکی وا لە نێو پەرلەمان گرفتی گەورەتە دروست بکە بە تایبەتی دوایەوەی 23 حوزێران ڕوویدا پارتی بە کودەتا ناوینە ینی باشتر نیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان قسە بکرێت خۆیان سەحبی سقەلم بۆ زیرە بکەن ئەگەر وایە
من دەیان جار لەسەر کۆمەڵێک فایل کۆمەڵێک معلومات بەرپرسانی پارتی دیموکراتم ئاگادار کردوێتەوە یاداشتم نردووە یاداشتم بۆ بەڕێز سەرۆکی حکومەت نردووە نابێ ئەمە تێکەڵ بکرێت مەسیری ئێمە ئەگەر قەرارە یەک ئیدارە بین پێکەوەیە دوو حاڵەتی لە بەردەمایە چاکسازیەکەی باش داهاتی نەوت و داهاتەکانی جەخۆ داهاتەکانی تش کێشەی زۆری تێدایە کۆیەکەیتەوە ئەتوانین حکومڕانیەکی باشکەین ئەگەر نا من لێرەوە دڵنیام لەوەی دووسێ مانجی ئایندە چوار مانجی ئایندە بەبێ چاکسازی زۆر قورس دەبێت و ئێستا من لە بەدواداچوو نابووم لە بەغدا ئەو پرۆژە بودجەی 2016 کە ئامادەکاری بۆکرێت پشکی کوردستان لە خەرجەکانی حاکیمە بە تەواوەتی ئەبڕێت بەمە بەشە خۆراکی مانگانە و دەرمانیش لە هەرێمی کوردستانە بڕێت ئەمە کێشەی گەورەتر دروستەکە گرانی زیاتر دروستەکە کێشەکە ئەوەیەم حکومەتە پلانی نییە ڕوئیای نییە استراتیژی نییە دنیابینی نیانی دوو مانگە ئەنجومەنی وەزیران تاوەکو ئێستا کۆبوونەوەیەکی نەکردووە سەرباری هەموو ئەم قەیرانانەی کە لە وڵاتە هەیە لەو کۆچیگە چه حکومەتی هەیە ئەوەنە بێخەم بێت یعنی گەنجەکانی ئێمە لە دەریاکانە ئەخینچێن ناوەندە ئەعلامیە جیهانیەکان قسەی لەسەرەکەن بەڵام خۆمان قسەی لەسەر ناکەین یعنی قەیرانی کارەبایە قەیرانی معاشە بێکاریە دایان ئەزمەیتر دروست بووە یعنی ئەبێمە دوو فایلدانین سەرۆکاتی هەرێم لەم لاوە سیاسیەکان فەرموون چارەسەریکەن لەم لاشەوە حکومەت و پەرلەمان ئەبێت ئێوە لەسەر ئەم مۆزوعی چاکسازیە پێداگیریکەن جددی بن تەنیا لە ئێمە ناقەومێ ئێمە هیچمان نییە لێمان بقەومێ ئەگەر وەکو مۆزوعەکە شخصی بێت چی ئەبێ با ببێت گرفت نییە بەڵام چی لەم هەموو خەڵکەیەکەی چی لەم هەموو پێشمەرگەیەکەی يعني حجمی گەندەڵی لە کوردستانە لە تام دەرچووە هیچ مؤسسەیەک نات تۆ یەک مؤسسەم بۆ بدۆزرەوە با من 100 خاڵی گەندەڵی لەسەری بۆ بژێرم بەم نەوع حکومڕانیە وڵات وێران دەبێت بەڵێ کاگالی تۆ باسی زۆر بابەتی کرد بەڵام منەمێ لەگەڵ ئەو تەوەری کە هەمانە جارێکی تر ئەم پرسیارەکە تێکەڵ بکەم سەبارەت بە بارودۆخی چاکسازی بۆ نمونەوەی کە نێچیروان بارزانی بڕیاری ڕێخستنەوەی فەرمانبەرانی سەر بە ڕێکخراوەکانی سلێمانی هەڵوەشاندەوە پەرلەمانتارێکی پارتی ئەڵێت ئێوە ڕێگریەکەن لە چاکسازی و وەزیری دارایی یاخود ئەو لایەنەکانی تر ڕێگرن لەوەی کەم چاکسازی ئەنجام بدرێت بەڵێ من دەستخۆشی لە هەر هەوڵێکەکەم بۆ چاکسازی ئەمەی سەرۆکی حکوومەت من نووسینێکشم نووسیوە کە ئەگەر بەنێتی چاکسازی بێت کە هیوادارم بەنێتی چاکسازی بێت و ئومێدم وایە چکە نابێ بێ ئومێد بین تەشجیعەکەم پشتیوانیەکەین کە ئەگەر بۆ بابەتی چاکسازی بێت فعلەن ئەم کەیسە من زۆر نموزەجم لایە زۆر بەواقعی بڵێن گەندەڵی زۆر گەورەیتە خەڵکە بووە تەمەنی 30 ساڵ بووە 15 ساڵ خزمەتی بۆ نووسەوە بڕوانامەی نییە پلەکەی بەڕێوبەرە معاشەکەی تەنجین جار لە دەرچووی بەکالریۆسێک زیاترەوە بەشێک لەمانە معاشەکەیان بۆ بە 2 قات لە ئازال هەردەوام ناکەن فعلەن ئەم کەیسە گەندەڵی گەورەی تێدایە پشتیوانیەکەین کە چاک بکرێت ڕێک بخرێتەوە من لەگەڵ بڕینی نانی کەسانیم ڕێک باشەکەواتەوە ساڵی خزمەت هۆکاری هەڵەشانی ئەم ڕیاری وەزارەتی دارایی لەلایەن نێچیروان بارزانیەوە بۆ چێگەڕێتەوە بەڵێ من دیسان تاکی دەکەم دوو تەفسیری هەیە یەکێکیان ئەوەیە کە شتێکی زۆر باشە بۆ چاکسازیە لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئێمە دەستخۆشی لە هەر هەنگاوێک چاکسازیەکەی هەر بە ڕێزێک بیکە یەکێکی تریشان تەفسیرەکەی تر ئەوەیە کە گوایە قەرارێکی سیاسیە لەلایەک بۆ لێدانە لەو کادرانەی یەکێتی کە نزیکەی 90 کەسی شانێسە هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان و پێشتر لەسەر حسابی یەکێتی بۆیان کراوە ئەمە تەفسیرێکە دوو تەفسیرەکەیە من دیسانەوە ئومێد دەکەم تەفسیری یەکەم بێت چونکە من خەمی گۆڕان و یەکێتیم نییە خەمی ئایندەی ئەم وڵاتەم هەیە ئەگەر یەکەم بێ داواکارم سەرۆکی حکومەت دەست بۆ کۆمەڵە کەیسی کەش بات نزیکەی 31,000 مۆسف لە وەزارەتی دارایی هەیە من لە مانجی یەک سکاڵام تۆمار کردووە 31,000 کەس لە وەزارەتی دارایی وەک مۆزەف موچە وەرەگرن بەڵام 15,000 فەرمانبەری هەیە واتە 16,000 بندیوار و ئەم بەزمەیە دەست بۆ وەزیرەکەتانم لە سنووری وەزیری دارایی کاری نەکردووە لە ڕێگەی دەستەی نەزاهەوەس من بۆ بزانیاریت لە ڕێگەی دەستەی نەزاهەوە سکاڵام لەسەر وەزارەتی دارایی تۆمار کردووە یعنی ئەم بابەتی چاکسازی بکرێت وەزارەتی دارایی ئەڵێ بەیادا شتێک ئەنجومەنی وەزیرانمان ئاگادار کردوتەوە ئەم کێشەمان هەیە ئەمری فەسڵ ئەمری تاعین بەدەست جێگری سەرۆکی حکومەتیش نییە بەدەست سەرۆکی حکومەتە چاوەڕێی قەراری سەرۆکی حکومەتین بەرحاڵە بێ وەزیر دارایی جدیتر بێتە سەرخەت و ئێمە ڕۆژی دووشەم لەگەڵ یا بۆ ئەم مەبەستە و چەند مەبەستێکی تر کۆبینەوە کاکە چیە لە ساڵی 2014 واتە پێش پێکێنانی ئەم کابینەیە 27,000 کادری حزبی بە پلەی سەربازی جۆرا و جۆر خانشین کراون خزمەتی سەربازییان نییە
بەندە چەندین فایلم لەلایە هەندێک جار بە یەک قەرار 253 کەس بەبێ ئەوەی سەعاتێ فەرمانبەر بوون بە بەڕێوەبەری گشتی خانشین کراون بە هەزاران کەس بە پلەی بەڕێوەبەری گشتی ڕاوێژکار ئەم ژمارانەی کە ئێوە بەردەوام دووبارە زۆر بەرز کاکە چیا بە موچەی زۆر بەرز خانەنشین کراون بەبێ ئەوەی یەک چرکە فەرمانبەر بوون بەڕێ سەرۆکی حکومەت دەستی کردووە بانگاوی چاکسازی دەستخۆشی لەکەین پشتیوانتین یەینە سەر جادە ئەمانش دەست پێ بکە تەنان 43 کەس بە وەزیر ئەم ژمارانەی کە بەردەوام باسێک هەز ناکەی بۆ کاتێکە بووکەوە ئۆپۆسیۆن بوون ئێستا خەڵک ئەم هەموو ژمارەی کە ئێوە لە پەرلەمانتارەکان وە خودی عەلی حەمە ساڵح کە بە بەردەوامی ئەم ژمارانە دووبارە کاتەوە پێدوانیە چارەسەری کێشەکان ناکەن ئێستا ئێوە لە ناو حکومەت بەشدارن ئێوە هەموو حیزبەکان ئەو 5 حیزبەی کە پێکەوە حکومەتی بنکە فراوانتان پێکەناوە بۆ چارەسەرێم قەیرانە ناکەن بۆ بڕیار نادەن چاکسازی بکەن هەمووتان پێکەوە بەشدارین لەم حکومەتەیە من بە دەرەجەی یەک مەسئولم لە خۆم بە دەرەجەی دوو وەکو فراکسیۆنی گۆڕان من محامی هیچ وەزیرێک نیم با وەزیرەکان خۆیان بێن دیفاع لە حەقی خۆیان کەن و ئێمە قەرارماندا وەکو فراکسیۆنی گۆڕان دیفاع لە هیچ وەزیرێک ناکەین جا پارتی بێیەکێتی با خۆیان بێن دیفاع لە خۆیان کەن وەکو ئەوەکەیتر من پەرلەمانتار ئەرکی چاودێریکردنی حکومەتە چاودێریم کردوون گەڕاوین دیکۆمنتی زۆرمان کۆ کردوتەوە هەر خۆم زیاتر لە 55 سکاڵام لە ڕێگەی چاودێری دارایی دەستەی نەزاهەوە لەسەر بەرپرسە باڵەکانی ئەم وڵاتە تۆمار کردووە لە سەرۆکی حکومەتەوە بۆ خواردتر و ئەوە تا ئێستا دەسەکەین بەوەی کە بیان یەینە پەرلەمان بۆ لێپرسینەوە پرساندن و داوای وەرگرتنەوەی سەحبی سیقە و متمانە بکەین لەم وەزیرانە ئەمەندە ئەرکی منێ وەکو پەرلەمانتار من ناتوانم قەرار وەکو خۆتەڵێ ئێمە ئەرکی ئێوە وەکو پەرلەمانتار کاتە ئەنجامی ئەمانە چییە بێ ئەنجامی ئەمانە بێ خەباتێکی بەردەوام بێ هیلاک نەبین وەک چۆن من دیفاع لە هیچ وەزیرێکی گۆڕان ناکەم پێویستە برادرانی پارتیش دیفاع لە وەزیری پارتی نەکەن یەکێتیش نەیکا ئەگەر هەمومان لەسەر ئەم مەبدەئە ڕێکەوتین سەحبی سیقەمان لە دوو وەزیر کردەوە دڵنیام چاکسازی گەورە و ڕیشەی لە کوردستانە دروستە بێ بەڵام ئەگەر یعنی وای لێ بێ وەزیری هەرکێ چی کرد و حزب پەرلەمانتارەکە چاوپۆشی بۆ بکات نەخێر چاکسازی ڕووناکە و قەیرانی گەورەتر لە وڵاتە دروستە بێت کاک عەلی باس لەوە کرد کە ئەم بڕیارە تەنها سلێمانی گرتوەوە ئایا لە هەولێریش هەمان کێشە هەیە بۆی کە وانی فەرمانبەری لەو شێوەیە بڕیاری هەڵەشاندنەوەی درابێت بەڵێ هەڵناوەشانەوەی بەڵێ بە دڵنیاییەوە بەڵێ بە دڵنیاییەوە هەیە لە هەولێر لە سلێمانی بەڕێوەبەرایەتی ڕێکخراوەکان هەبووە لە هەولێر خەزیێنەی سلێمانی و خەزیێنەی کەرکووک هەبوون لە هەولێر کە ئەمانیش هەمان وەزیفەیان هەبووە نزیکەی 6,000 کەسی لێبووە پێویستە بۆ ئەوانیش پیاچوونەوە بکرێت بۆیە دیسانەوە تاکی دەکەمەوە ئەگەر ئەمە هەنگاوی یەکەمی بەڕێز سەرۆکی حکومەتە بۆ چاکسازی هەنگاوی دووەم و سێم و چوارەم و پێنجەم و شەشەمی بەدوایەت هیچ ژمارەیەکان هەیە لەسەر هەولێر لەسەر دۆک هیچ زانیارێکتان هەیە لەسەر بەڵێ عەرزی جەنابتم کرد لەو دوو خەزیێنە ئەوەی عەرزی جەنابتم کرد لەو دوو خەزیێنە ئەوەی لای بەندە هەیە 6,000 کەس بەڵێ کاک عەلی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان جێگری سەرۆکی حکومەت داوایان کردووە لە سەرۆکی حکومەت کە ئەم بڕێرە ڕابگرێ بەڵام سەفین دزەی ئەڵێت نێچیروان بارزانی کارێکی یاسایی کردووە بەڵێ من داواکەم لە وەزیری دارایی و سەرۆکی حکومەت هەرکێ پیاچوونەوەی بۆ بکە واتە حەق بدرێتەوە نەعەدالەتی تایە ئەم نەعەدالەتێ نەهێڵدێت ڕێک بخرێتەوە تۆ بەکالریۆسی هەیە بە پلەی بەکاریۆس ساڵی خزمەت مەعاشی خۆتت پێ بدرێتی ئەوانتر بەڵام ئەم هەنگاوە بێ هەنگاوی تریشی بەدواوە بێت بۆ ئەوەی هەم جێگری سکرتێری گشتی هەم جێگری سەرۆکی حکومەت هەست نەکە ئەمە بۆ یەکێتی دروست کراوە ئەم قەرارە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەرکراوە سبەینێ ئەم قەرارە 6,000ەکەی پارتی دیموکراتیش بگرێتەوە ئیتر یەکێتی ڕەخنە ناگرێت و ناشبێ ڕەخنە بگرێت ئەگەر ئەو هەزاران کەسە بگرێتەوە کە بە ناقانونی خانە نشین کراون نازام خۆیان چۆن ویژدانیان قبوڵەکە ئەم موچەیە وەرگرن سعاتێک مۆزەف نەبووە 2 ملیۆن دینار وەرەگرێت پێشمەرگێکیش بە 500,000 شەهید دەبێت ئەو 43 وەزیرەش بگرێتەوە کە سعاتی وەزیر نەبوون هەمومان 6,400,000 وەزیری وەرەگرن کە حرامە بە هەموو بەدین حرامە ویژدان قبوڵی نییە بە ئینسانیەت موچەی پەرلەمانتار کەم بکرێتەوە بۆ نیوە موچەی وەزیر و پلەهاوشێوەکانی کەم بکرێتەوە بۆ نیوە موچەی ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران و پەرلەمان کەم بکرێتەوە کە بەشێکیان هەمومان 8,200,000 وەرەگرن 9 ملیۆن دینار وەرەگرێت موچەی ئەو دادوەرانە کەم بکرێتەوە کە 11 ملیۆن دینار وەرەگرن دادی اجتماعی لێرەوە دەست پێکات کەس بۆی نییە و کاتە ڕەخنە لە سەرۆکی حکومەت بگرێ من لێرەوە داوا لە سەرۆکی حکومەتەکەم دەست بکە بەم چاکسازیانە ئێمە پێش هەموو کەس پشتیوانی ئەبین ئێمە پێش هەموو کەس وەڵامی ئەو ڕەخنانەیەگرین بەڵام
ئەگەر تەنیا بەمەوە بوەسێ ئەو کاتە کاگەلی بەراورد بەو چاکسازانی لە حکوومەتی ناوەندی لە بەغدا دەستی پێکردووە ئەم چاکسازیەی هەرێم لە چاسەکە وەڵامەی وەکو دڵۆپێک لە دەریایەکیش نیە هەرێمی کوردستان بەداخەوە چەند حکوومەتی عێراقی ئەوەی من ئاگادارم چەندین لیژنەی دروست کردووە بۆ ئەوەی بە دوای گەندەڵی و فەساحەت و کەم و کورتیا بگەڕێت بەڵام کاگەلی لە خۆتان بگرن بۆ نمونە دەنگدەرانی بزوتنەوەی گۆڕان ومێدی ئەویان هەبوو کە ئێوە چوونە حکومەت چاکسازی بکەن تاوەکو سەرۆکی حکومت بڕیاری نەدا بۆ ئەم بڕیاری کە هەڵۆشاندنەوەی ئەوەی سلێمانیە بۆ وەزیری دارایی کە لە بزوتنەوەی گۆڕانە قسەی لەسەر نەکرد بۆ ئێوە قسەتان لەسەر نەکرد بەڵێ من دوومە من پشتیوانی هەڵوەشانەوەی بڕیارەکە ناکەم واتە ئەگەر نیەتی سەرۆکی حکومت ئەوەیە بەڕێوبەرەتی ڕێکخراوەکان دروست کرێتەوە شتێکی زۆر خراپە چکە بەڕێکبەرەتی ڕێکخراوەکان جگە لە گەندەڵیەکی گەورە هیچی تر نەبوو ئەمانە مەعاشیان وەرەگر سعاتێ دەوامیان نەکرد ئەمانە ئەبێ هەمویان دەوام بکەن کە هەمویان دەوامیان کرد ئەبێ بە پێی ساڵی خزمەت و بڕوانامە و خزمەتیان موچیان پێ بدرێ نەک ئەوەی کە یەکێک خوێنەواری نییە بڕوانامەی نییە پلەی بەڕێوبەری تەنفیزی پێدراوە تەمەنی 30 ساڵە 5 ساڵ خزمەتی پێدراوە ئەمانە نە من هەموو ئەمانم بەرپرسانی حکومت لێ ئاگادار کردوتەوە بۆ وەزیری داراییشەوە ڕێکیان خەرەوە بە پێی ساڵی خزمەت واتە نابێ بەڕێوبەرەتی ڕێکخراوەکان و خەزیێنەی کەرکووک و خەزیێنەی سلێمانی لە هەولێر دروستکە بەڵکو ئەوەی فەرمانبەر بوو ئەبێ کاری حەقیقی بکە و بە پێی خزمەت و بڕوانامەکەی خۆی موچەی پێ بدرێت واتە پێش ئەوەش من ئەمەی کە ئەیڵێم چەندین جاری تر دووبارەم کردوێتەوە بۆیە بەڵام دیسانەوە تاکی دەکەمەوە چاکسازی نابێ بەمەوە بوەسێت کێشەکانی گەندەڵی لەوە گەورەترن من لێرەوە شتێک بۆ ئاشکراکەم کاکە یەکەم جارمە باسیکەم تۆ ئەزانی داهاتی خاڵە سنووریەکان لە ئێستادا نیوە زیاتری بۆ چەند کۆمپانیایکی حزبیە ڕۆن چاودێری تەفتیش گۆڕەپان ڕسوماتی کۆمپانیا چی ئەچێتە عەقڵی کێوە داهاتی برایم خەلیل ئێستا ئەوەی ئەچێتە خەزێنەی دەوڵەتەوە لە مانگێکە 15 ملیۆن دلار نەگاتە 15 ملیۆن دلار و بگرێ کەمتریش بێت ئەچێتە عەقڵی کێوە داهاتی خاڵە سنووریەکان بە هەموویەوە نەگاتە 50-60 دەفتەر سەرۆکی حکومەت دەست پێ بکە ئەم کۆمپانیانە نابێ بمێنن بزانە داهات زۆرە بێیانە نیوەی کۆمپانیەکانی ئەم وڵاتە باز نادەن نیوەی مۆڵ و مارکێتە گەورەکان ئەو باجەی کە لەسەریانە نایدەن فەرموو ئەمانە کاتە بۆ لەسەر ئەمانە قسە ناکەن بۆچی لەسەر ئەم بابەتە بانگێشتی وەزیری دارایی ناکەن کاکە من دایان جار ئەمن بە یادداشت ناردووە و وعد دەدەینە دەنگدەرانی گۆڕان و وعد دەدەینە خەڵکی کوردستان وعد دەدەینە دەنگدەرانی پارتیەکێتی من لەسەر ئەمانە ئەڕۆم تا نقطەی ئەخیرە بێ بڕۆین جا ئەو کاتە گەر وەزیرەکان و سەرۆکی حکومەت و هەمویان ڕێککەوتن چاوپۆشی لەمە بکرێت ئەو کاتە ئێمەشە بێ قسەیەکی ترمان هەبێت بایامەتی هاوڕەکانمان هەر وەزیرێک چاوپۆشی کرد لەوەی قوتی خەڵک بدزرێت ئەبێ سەحب سیقەی لێ بکرێتەوە بەبێ ئەوەی ڕەنگی چۆنە